پاڵپشتی و پشتیوانی بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە ئیدارەی ڕاپەڕین زیاتر دەبێت. لەو چوارچێوەیەشدا ئەنجومەنی سەرچاوەی کۆمەڵ ئێوارە کۆڕ و دیدارێکیان بۆ ئەندامان و کادرانی سنوورەکە ئەنجامدا. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری دەڵێت گڕوتین و پاڵپشتیەکی زۆر بەدی دەکرێت سەرمان بەرزە بەڕابردوویەکی پاک و پڕ شانازیەوە ڕوومان لە خەڵک کردووە. ئێمە الحەمدولillah ینی کۆمەڵ سەرمان بەرزە و بەڕابردوویەکی پاک و پڕشانازیەوە ڕوومان لە خەڵکی هەرێمی کوردستانە چاوەڕوانیمان لێیانە. ئێمە ینی پێم ینی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە بە بڕوای من لای کۆمەڵ. یەکەوە کە الحەمدولillah هێم کۆمەڵ هێزێکی ئیسلامی ڕەسەنە هەڵخڵاوی واقعی ئەم مجتەمەع و کۆمەڵگایە لەگەڵ ئێش و ژان و معاناتی میلەتەکەی ژیانی و ژیاوە بە جورئەتەوە و بە دەنگی دلێرەوە هەمیشە بەرگری کارێکی سەرسەخت بووە لە پێگەی ئیسلام و مەکانەتی ئیسلام لە کۆمەڵگاکەی خۆمان. لە ڕووی نەتەوایەتی و نیشتیمانیەوە کۆمەڵ خاوەنی پرۆژەی نیشتیمانیە و لە هەموو مەحەڵتەکان کۆمەڵ قسەی خۆی هەبووە و ڕەنگە باجی گەورەشمان لەو ڕووەدا بێت. کۆمەڵی دادگەری لە هەناوی ئەو خەڵکە موسڵمانەوە دروست بووە. کۆمەڵی دادگەری خاوەن قەراری سربەخۆیەتی، خاوەنی ئەو جەماوەرەیە کە لەسەر لەگەڵی ڕاهاتوە لەگەڵ ئێش و ژانی ئەو خەڵکە ڕاهاتوە و هەروەها کۆمەڵی دادگەری تۆمەتبار نییە بە هەدەردانی داهاتی وڵات و تۆمەتبار نییە بە لە دەستدانی خاکی نیشتیمان و هەر بۆیەشە ئێستاش ومێد و متمانەی زۆری بە دەنگدەرانیەتی جارێکی تر پشتیوانی بکەن و پشتگیری بن و هیممەتمان بۆ بکەن ئینشاءڵڵا. لەیانگر و چین و توێژە جیاوازەکانیش دەڵێن لە ڕابردوودا کۆمەڵ داکۆکیکار و پارێزەری دین و ژینی هاوڵاتیان بووە، بۆیە لەم هەڵبژاردنەدا پاڵپشتی و پشتیوانیان دەکەن. لە سنووری ئەنجومەنی سەرچاوە هەوڵ و کۆشی خۆمان دەست پێ کردووە بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری و لیستی کۆمەڵی دادگەریەکێکە لەو لیستانەی کە لیستێکی دڕسۆز و خەمخۆر و دەستپاک و خاوەن نیشتیمان پەروەرین و هەروەها دیارە لەلایەن زەماوەری سنوورەکەشمانەوە پێشوازیەکی گەرمیان لێ دەکرێت. سەد لیستی کۆمەڵی دادگەری ئەوانەیە کە خۆیان تکاندی کردی کە محەممەد حەکیم و ئەحمەدی عەجەر ڕەشیدەوانە ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە خەڵکی زۆر ئومێدی ساڵچینیون پشتیوان بەخوای گەورە دەردەچن ئینشاءڵڵا خەڵک زۆر ئومێدی پێن. پێویستە خەڵک پاڵپشتیان بکات بۆەوەی داکۆکی لە مافەکانی ئەم میلەت بکەن. بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین. کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. ئومێدی بە دەنگدەرانی هەیە دەنگ و متمانەی خۆیان بە لیست و پاڵێوراوەکانی ببەخشن تا نوێنەری ڕاستگۆ و ڕاستەقینە لە بەغداد شەڕی مافەکانیان بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی سەرچاوە.